تازەدین ئەحمەدی تەمەن 69 ساڵ ئەو هاوڵاتیەی دوای چەندین ساڵ لە هەوڵدان بۆ ئەنجامدانی پرۆسەی حەج دوجار ڤیزای حەجی بۆ دەرچوو، بەڵام مەرگ ڕێگەی نەدا و تەنیا چەند ڕۆژێک بەر لە گەشتەکەی بۆ شاری مەکەی پیرۆز گیانی لەدەستدا. مامۆستا مزەفەری کوڕی کۆچکردوو بە چاوی پڕ لە ئەسرین و دڵی شکاوە دەڵێت سەرجەم پێداویستیەکانی پرۆسەی حەجم بۆ باوکم ئامادە کردبوو، بەڵام بەداخەوە فریان نەکەوت گەشتەکەی ئەنجام بدات. چەند ساڵێک بوو هەوڵی ئەدا بە ماڵی حەلالی خۆی سەفەری پیرۆزی حەج بکاتن، بەڵام ناوی دەرنەدەچوو. ئەو ساڵ قەدەری خوای گەورە ئەوە هەفتەی بە تەمام سەفەر بکەن جانتا و ئەشیای خۆی حازر کرد. ڕۆژانە ئەشیام لەبوو دەینا و لە قزمەتیدا ئەبووم بۆ ئەوەی جانتایەکەی تەواو بکەم بەرەو سەفەری ماڵی خوای گەورە بڕی بکەم، بەڵام قەدەری خوای گەورە گەڕاوە بوو لای خوای گەورە، بەڵام ئومێدم وایە خوای گەورە حەجەکەی قبول کردی بە حەجی لە بۆ حیساب کردی ئینشاءڵڵا. وتەبێژی بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێم لەبارەی کۆچی دوایی حاجی تاجەدینەوە دەڵێ پاسەپۆرتەکەیمان وەرگرتووەتەوە و ئیسقات ڤیزەمان بۆی کردووە، واتە بۆ ساڵی داهاتوو یەکێک لە خانەوادەکەی لە بری ئەو دنێردرێتە حەج و مافیان پارێزراو دەبێت. وتیشی ئێستا بەهۆی ئەوەی وەرگرتنی ڤیزە ڕاگیراوە ئەستەمە بتوانرێت کەسێک لە شوێنی ئەو بنێردرێت. ئێمە هەر لە دوێنێەوە دەستمان بەڕێ کارەکان کرد و پاسپۆرتەکەمان وەرگتووە نردومانێتە بۆ شاری بەغدا بۆی ئیسقات ڤیزەی بۆ بکرێتن، ینی بۆی مافەکەی پارێزراو بێتن بۆ ساڵێکی تر ئەکیت ئینشاڵڵا مافی ئەم خانەوەدای پارێزراو دەبێت. ئەو کاتە بۆی ئەگەر کەسێک توانێت لە شوێنی بتن بەپێی ئەو ڕێنمایی کە لە بەڕێبەراتی گشتی حەج عومرە بەربەستن بۆی بتوانین هاوکاریان بکەین و کەسێک لە شوێنی ئەو دابنێتن. تەبەن ئەم حاڵەتانە هەر دەبێتن، بەڵام لە ئێستادا ڕەنگە وەرگرتنی ڤیزای یاخوددانانی کەسێک لە شوێنەکەی ئەستەم بێتن، چونکە ئەمە ڕاگیراوە. بڕیار وایە لە ڕۆژانی حەوت تاکو حەفتەی ئەم مانگە لە ماوەی 10 ڕۆژدا سەرجەم حاجیانی شاری هەولێر کە ژمارەیان 1568 کەسە بۆ بەجێهێنانی فەریزەی حەج لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بەرەو شاری مەکەی پیرۆز بەڕێبکەون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.